بەڵێ بەڕێزان بەخێر بێنەوە بۆ بەشی دۆمی بەرنامەی بەکراوەی کە تیایدا باس لە دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە دەکەین. پێشەوەی بچینە ناوبڕەکەمان پرسیارم لە مامۆستا کرد سەبارەت بە ئایا ئەم دیاردەیە بەڕای ئێوە بوونی هەیە لە کوردستانە ئێوە وەکو پیاوانی ئاینی ئایا ئێوە هەڵوێستان چێ لە هەمبەر ئەم دیاردەیەدا؟ بێگومان هەروەکو مامۆستایە کە لەگەڵ زامۆژانی گەلەکەی دابێت وەکو زانیان بەگشتی ئەوەی ببینی سەیری واقعی خۆمان بکەین. دەتوانم بڵێم مامۆسایان لەسەر میبەر و میحرابەکانیانەوە لە بەرنامەکانیانەوانێت چەند ساڵ لەمەوە پێش هاوار لە سەرەتای بوونی ئەم باسایەکەن و زۆر خەمخۆرانە تەنانەت لە چەند دانیشتن و لە چەند کۆبوونەوەی بزانیان لەناو خۆیاندا باز لەم مەسەلەیە کراوە و تەنانەت چەند مامۆستاش قوربانیان داوە لەسەر ئەم مەسەلەیە کە بە ئاشکرا وتراوە دیاردەی داNPC بەربەڵاو بۆتەوانێ و تەنانەت یاسای بۆ ڕێکخراوە کە هیچ کەسێک ئەگەر دەداسە داNPC بگیرێ بە تاوانبار حسێب نەکرێ و تەنانەت شوێن و جێگەیان بەناوبانگ بێت لە هەندێک لە شوێن و شارەکانە کە من حەز ناکەم ناو بهێنم و بە تایبەتی ئەو دەنگ و باسە قەرباڵغانەی کە ئێستا هەیە بەوەی کە ئافرەتان لە وڵاتانی دیکەی ترەوە ئەهێنن وێنەی کۆیلە تیجارەتیان پێوە دەکەن دیارە پارێکی زۆر کەم و زەهیدیت ئەدەن بە خۆیان بەڵام ئەو ڕێکخراوانەی کە هەن پارێکی زۆر لەفلی ئەدەن لەسەر تیجارەتکردن پیانەوە بە ناوی شێلان و هەروەها بە ناوی هەندێک خەدەماتی دیکەی تر تەنانەت لە ئوتێلەکاندا بە ئاشکرا لە گۆڤارەکانە ئەیخوێنیتەوە کەواتە ئەمە بۆتە دیاردەیەکی شاراوە و کوکاک سەڵاح ئاماژەی پێکرد بەڕاستی لەبەرەوە زۆر خەتەرە و زۆر سامناکە و پێویستە لێرە ئینزاری سوور ئاماژەی پێ بکرێت و دەسەڵاتداران بەخەبەر بهێنرێتەوانێ لەم مەسەلەیەدا و پرۆژە یاساکان جاریتر تاوتێ بکەێتەوە پەرلەمان قسەی لەسەر بکاتەوانێ ئەمن دەستخۆشیم هەیە بۆ ڕێکخراوانی کە زۆر خەمخۆرانە کار دەکەن لە پێناو نهێشتنی ئەم کارایە چونکە کارێکە بەڕاستی نائینسانیە یعنی هەچی ئاینە سەر و سەرچاومان بەس وەکو مرۆڤێک ئەمە کارێکی نامرۆڤانەیە چۆکۆ من چۆن حەزەکەم تەمەتوع بکەم تاموچێژ وەربگرم لە ژیانی خۆم لەسەر بەخۆیی خۆم لە هەڵسوودانشتنی خۆم لە بەدەستهێنانی ئاواتەکانی خۆم هەموو مرۆڤێک ئەو ئاوات و ئامانجەی هەیە تەنانەت لە فکری ئێمەی مسلماندا چۆلەکەیکیش ئاوات و ئامانجی خۆی هەیە بۆ دنیا ئازاری بدەیت دۆژان بکەی بە دڵیدا لەبەرەوە لە کوردستان کە بەڕاستی بە کورد بە قیەم بە ئەخلاق بە بەهای بەرز بە بەهای زێڕین بەناوبانگە ئافرەتێکی کوردی مێردەکەی 20 ساڵە دیل و ئەسیر بۆ تا ئێستا شووی نەکرێتەوە ئامادە نەبووە ئەوەندە خۆی بە قیەم و بە ئەخلاق و بە تۆکمەیی پاراستووە ئێستا ئەم دیاردە نامۆیە چییە لە وڵاتی ئێمەدا لەبەرەوە من قناعتم وایە کاری ئەسباب و هۆکار زۆرە بەڵام بەڵێ دیاردەیەکە و خەتەرناکە و سامناکە و پێویستە هەموو لایەک ئاگادار بین لی تەنانەت بڕۆ لە ئەنتەرنێتتا راپۆرتەکان بخوێنەرەوە لەو وڵاتانەی کەوا بە زۆری تیجارەت ئەکرێ بەو مرۆڤانەوە کە زۆر کەس ناتوانێت قسە بکات لە ئاسیدا لەبەرەوەی بەرپرسی وڵاتەکان بەگشتی خۆیان دەستی ڕاستە خۆیان بەڵام ئێوە بە شێوەیەکی فعلی مەسەلەن هەر بە ناوی خۆتانەوە هیچ پرۆژە یاسایەک یان هەڵوێستێکی فعلیتان نوانووە بڵێن ئێمە ئەمە هەڵوێستی ئێمەیە لە بەرامبەر ئەم دیاردەیە هەڵبەتەوەکو ڕێزان خان باسی کرد لە پەرلەمان ئەو پرۆژە یاسای ئەوان ڕەفز کراوەتەوە یان قسەیەکی زۆری لەسەر نەکراوە لەبەرەوەی باوەڕیان نەبوو ئەو دیاردەیە هەیە بەڵێ لە ڕاستیدا بە وەکو جهدێکی شخصی من قسە بکەم چونکە دیارە لژنەی پەرلەمانیمان هەیە وەکو زانایان دڵنیام کە لژنێکی کاراشە دەکرێت ئەگەر نێژ بوو بێت لە داهاتواشتی وها هەبوو بێت بەڵام وەکو گشتی جودی مامۆسایان دەتوانم بڵێم نەوەکانەوە لە کوردستانە لەسەر ئەم مەسەلەیە تۆخ بووە و هەر زوو ئینزارمان داوە کە ئەم مەسەلەی سەرەتایەکی بێکۆتایە و تراژدیا دەست پێ دەکات و ئەو ئاگرەسوورە ناتوانانی بڵێ لە خۆم دوورە چونکە خۆتی تێکەوی دوایی خۆ دەبووی تەقەرە بووی و فعلەن کە کۆمەڵێش ڕووداوری داوە لە خوێندنگەکاندا لە بازاردا لە شوێنەکاندا چەند جا من 3 ساڵ لەمە پێش لە بەرنامێکی ترا کە باسی تەحەڕوش و شانەخشەکردن بوو بەچینی ئافەتان بە تایبەتی لە کۆمەلگای ئێمەدا قسەمان لەسەر کرد و بە ئینزارێکی خەتەر ئاماژەمان پێکرد یعنی ئێوە قەناعەتتان هەیە ئەو دیاردەیە بوونی هەیە قەناعەتمان هەیە 10 ساڵ 15 ساڵ لەمەوە پێش کە سەرەتاکەی هەبوو هەموو مامۆستایان تەنانەت لەسەریشی ئەتوانم بڵێم قسەیان لەسەر کرابێکە ئێوە واڵێن مشتەوەهانی وەشتەکان گەورەکەن وەگویان بۆ نەگرتین لەو دەنگە دڵسۆزە ناسک و جوانە نەگیرا کە مامۆسایان هاواریان بێکرد لەبەرەوەی ئێستا بۆتە دیاردەیەک بەداخەوە دەبینی ئافرەت لە وڵاتانی درۆ دێتە ئێرە ئایا ئەمە چه یاسایەک تۆ چۆن لە وڵاتەکەتانە تا بڵێ یاسای بۆ دانانێم کاتێککە داNPC ئەکرێ هیچ یاسایەک نایگرێتە خۆ ینی ئەمە خەتەرە بەڕاستی ئەمڕۆ لە وڵاتی ئێمە کەڵاتێکی مسلمانە ئەگەر کەسێک ژنەکەی ناساغون ینی هاوڕێکم ژنەکەی ناساغا بەتەمایە ژنێکی تر بێنێ وتیانە نەخێر حاکم نایڵێ بهێنی
ژە ناساغەکەڵی با بە بەست تەلاقم مەدە بڕۆ ژنێکی دیکەی تر بێنە خۆم دێم بەڵێ حاکمەڵێن نەخێر هەر نابێ بێت تەلاقی بدەن جاژنێک تر بێنی بۆچی بۆ ئەمە یاسادانراوە کە فرەی قەدەغە بکرێ بەڵام بۆ یاسادانراوە کە کەسێک بژێ ناموسی خەڵکی بشکێنێ و دایان پیسی بکە و خیانەت لە خێزانەکەی کە بڕاتە دەروانی مەسوفی ماڵ و خێزانی خۆینەکە یاسای بۆ دانراوە ئەمە کلێنێکی گەورەیە لە یاسا و کلێنێکی گەورەیە کە پەرلەمانە بێت چاوی زۆر تیژ بێ لە بەرامبەریدا و دیارێکی گەیشتی ئەو ڕێکخراوە ڕێزانش ئەوەیە کە بەڕاستی ڕوونی کەنەوە کە چیدی نابێ بە هیچ شێوازێک تیجارت بکرێ بە تایبەتیش قوربانی یەکەم چینی ئافرەتانە لەبەرەوە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە حتا لە شریعەتی ئیسلامە واجبە لەسەر دەوڵەت یعنی قسەی فقهی ئیسلامیت بۆ بێنمەوە لە فقهی ئیسلامیە دەفەرمێ واجبە لەسەر دەوڵەت کە تەکافلی ئیجتیماعی دروست بکات لەناو کۆمەڵگەکەیدا لەناو هەمووشیانە و لە پێش هەمووشیانە چینی ئافرەتان چونکە زۆرجار ناتوانن بچنە هەندێک شوێن و پێگەی ژیانەوانێ کار و کاسبی خۆیان بە ئازادانە بکەن لەسەر دەوڵەت واجبە کە ڕاتبێکیان بۆ بڕێتەوانێ پێویست بە تەنازول نەکا و پێویست بە ئەوە نەکا کە بەڕاستی بە کەمی مامەڵیان لە تەکدا بکرێت. بەڵێ باشە ڕێزان خان مامۆستا ڕای ینی ڕای خۆیانی وا بەو شێوەیە دەربڕی کە ئەوان هەڵوێستیان ئاوایە لە بەرامبەر هەبوونی ئەم دیاردەیە بۆچی ئێوە پەناتان نەبردووە بۆ مەسەرەن پیاوانی ئاینی یانی کێتی زانایانی ئاینی ئیسلام بۆ ئەوەی بەیەکەوە ببنە هێزێکی فشار لەسەر لایەنە پەیوەندیدارەکان و بەتایبەت لەسەر پەرلەمان بۆ ئەوەی ئەو پرۆژە یاسایەتان سەر بگرێ. پرۆژە یاسایەک و پێشتر پێم وتی ئێمە نەبووە ئەویش جوودی چەند تاکە کەسێک بۆ کە پرۆژە یاساکان ناردۆتە ناو پەرلەمان ئەنی وەکو ڕێکخراوی هارتلاند بۆچی بیرتان نەکردوتەوە لەوەی لەگەڵ ئەمانە ئیش بکەن هەما ینی بەیەکەوە هاوکاری بکەن بۆی بەڕاستی تۆ ناساندنی ئەم دیاردەیەکی زۆر قورس و سامناکە لە ناو ئێرەیە کە هەیە هەر ئێمە وەکو ڕێکخراوی هارتلاند ئەو جوهدەی کە کردومانەوەکو باسم کرد کە تەوعیەکردن لەو مەجالانەیە کە ئیشکردن لەو مەجان پرۆژە یاسایەکیش دانانی هەروە ئاسان نییە بەڕاستی ڕێکخراوێک بەتەنها بتوانێت بڵێ من نەتوانم پرۆژە یاسایەک دابنم چکە یاسا گرنگی دان بە یاسادانان بۆ یەک دوو ڕۆژێک نییە یاسایە کە دائەنرێ بۆ چەندەها ساڵە ئێمە لێرەیە ئەمە چەند تەنها جوودی بەڵام جێگایەک نییە وەکو بڵم تەنها ڕێکخراوێکی هاتلان خۆی بتوانێت پەنابەرێ بۆ مامۆستایەکی ئاینی ئەمەش جوودێکی کۆکراوە نەبووە لە نێوان هەمویانە ئەم دیاردەیە جارێ بەگشتی نەناسرانراوە لە ناو وڵاتەکە تا ئیترافی پێ نەکراوە واتە یاسات و کاتێک کە دەوڵەت یاخود حکوومەت کە خۆی یاسایەک دائەنێ دوای کەسەکان ملزمن پێوەی ڕاستە من ئێستا پرۆژە یاسایەک تەقدیم کەم یاخود بەڕێزان پرۆژە یاسایەک تەقدیم کەن بەس ئەم گشتگیریە ئەبێتەوە لە پێش هاتەوەیەکی زۆر باشی بۆ بکرێت دیاردەکان ڕوون بکرێت و دەوڵەت خۆشی هاندەر بێ ئاگادار بێ لەوەی کە ئەم دیاردەیە لە ناو وڵاتەکەیە هەیە لە کاتی ئێستایا تۆ دەوڵەت ونەتیایە کەواتە ئەو کەسانی کە بەڕێوەبەری ئەو وڵاتن وننتیایە ینی ئەوان خۆیان لێ بەدەر کردو لەم دیاردەیە کە هەبێ لە ناو وڵاتەکەیە مەسەلەن ئێستا ئێمە کە باسەکەین مناڵم کێشەیەکی وایەتە بەردەمی من وەکو پارێزەرێکە چمە ناو دادگاوە کاتێک لەگەڵ دادوەرەکەیان بۆ نمونە من کەیسێکم هەبووە 14 ساڵ بووە بە لەشفرۆشی گیراوە ئەم چوار مناڵە 14 ساڵە کە لە 13 ساڵیەوە چەند کەسێک بردویانە وەکو بان چەنەها جێگایان پێکردووە مەسەلەن لە سلێمانی گەزراوەتە هەولێر چۆتە دۆک چۆتە کەرکک هێنراوەتەوە بەم شوێنانی هەموو پێکراوە ئەخیرن کە هاتۆتە بەردەمی دادوەرەکە بە لەش فرۆشێک ناوزەندی کردو ناوە لەش فرۆش تۆ کاتێک کە باس لە تاریخی ئەمەکەی بۆ دادوەرێکی وڵاتەکەت ئەڵێ ئەمە تاریخی ئەم کەسەوایە ئەو ئەزانی مباشرەتەن یاسایەکی ترمانەیە بەناوی یاسای لەش فرۆشی و بۆ یاسایە گرتوێتی ئەو مناقەشەت لەسەر یاساکە بۆ ئەکات ئەڵێ ئەم یاسایە تۆ باسی تاریخی بۆکەی ئەڵێ من گوێ لە تاریخ ناگرم ئێستام پێ بڵێ ئێستا جەریمەکە چی ڕوویاوە واتە گوێدەگرتن لەو شوێنانەواتە چونکە تۆ یاساکەت نییە ڕاستە من ئەڵم جوهدمان کردو هەوڵمانە بەڵام ئەمانە تۆ جارێ بێ یاسایەکی تۆکمە و باش هەبێ لە ناو وڵاتەکە ئەسە بۆ نمونە لە عێراقا پێویستە هەوڵی زۆر گەورەتر بێلەوەی تاکە ڕێکخراوێک وەکو جوودێکی هەستێ خۆی بیکە باشە کاک سەلاح ڕێزان خان ئاماژەی بەوەیە کەوا لە ڕووی یاساییەوە ئێمە کەم و کوڕیمان زۆرە و لەبەرەوەی کەوا یاسایەکی تایبەتیش نییە با بڵین دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ کۆنتترۆل بکە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونی و لە ڕووی تەندروستیەوە ئایا چ ڕێگە چارێک تا ئێستا گیراوەتە بەرچی بۆ قوربانەکانی ئەم دیاردەیە کراوە چیتان بۆ کردوون شەڵتەرتان هەیە یان شێوازەنەی کە ئەیگرنە بەر بۆ مامەڵەکردن لەگەڵ قوربانەکانە چۆنە پێشەوە جوابی و پرسیارە بەم یەک ئیزافە بکەم بۆ قسەکانی ڕێزانخان ڕاستە ئێمە وەکو هەوڵی خۆمان کۆمەڵێک دەوراتی زۆرمان بۆ کارمەندانی پۆلیس و ئاسایش و پارێزەرەکان و دادوەرە بەڕێزەکان کردوێتەوە لە ماوەی پێشوە
بە مەبەستی ناساندنی حاڵەتەکە هەروها بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و چەند کەناڵێکی ڕاگەیاندنیش لە پاڵەوەشە لە ڕێگای چەند پسپۆرێکەوە کە لە زانکۆی جۆن هۆپکینزەوە ئەمە هێنابوومان لەگەڵ لیژانی پەرلەمانی لەسەر چەند فراکسیۆنەکان و ئەنجومەنی دادوەری و دادوەرە بەڕێزەکان و چەند لایەنێکی حکومی وەرکشۆپێکی تایبەتمان کرد بە هەدەفەوەی کە هەنگاوی یەکەم بێ بۆ داڕشتنی مسۆدەی یاسایەک لەو بارەیەوە کەەوە ئێمە هیوادارینەوە بەڕێزانە بەردەوام بن لەو هەوڵەیان و ئێمە لە تەنسیقانی لەگەڵیانە تا ئێستا کە ئەمە ڕەنگە لە ئایندەیەکی نزیکا بەوادری ئەو یاسایش دەربکەوێت ئەگەر بێت و قوبوڵێکی گشتگیری لەسەر بێ لایەن فراکسیۆنەکانی پەرلەمانەوە. وەک ڕێزانخان باسی کرد لە غیابی یاسایەکە لە ڕاستیە مامەڵەکردن لەگەڵ قوربانیەکانە زۆر زەحمەتە لەبەر ئەوەی کاتێک ئێمە ئەڵێن قوربانی لە ڕووی یاسایی ئەو بە تاوانبارەی ناسێنێ کۆمەلگاش بە تاوانبارەی ناسێنێ لەبەرەوەی پێناسەیەکی ترت نییە تۆ بڵێ ئەم کەسە قوربانیە کەسێک کە مناڵێکە ئیستغلال کراوە جایە فرۆشراوە لایەن باوکیەوە لایەن مامیەوە لایەن کەسوکاری بەمانای فرۆشتن چۆن کەسێک شتێکە فرۆشێت ئەو ئینسانە فرۆشراوە بە مەبلەغی پارە و چەندین دەستی کردووە ڕەنگە پێمان سیر بڵێ ئەمە لە چارچەوەی زۆرجار لە چارچەوەی خێزانە کرد کەسوکاری نزیگەیکە مێردەیکە باوگەیکە برایکە یاخود کەسانی نزیگەیکەن یاخود کەسانی بێگانە ئیکەن بەو کەسە ئینسانێکە کردن و فرۆشتنی پێوە کراوە لە چەندین شوێن بێگومان لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیۆم کەسە زۆر خراپە زۆر نەئارامە بەڵام کێشەکە لێرەیە گەرەو نەناسێنرێ وەکو قوربانی ناتوانانی لە ڕووی قانونیشەوە تعویزی بۆ وەرگری ناتوانین لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیشەوە وەکو پێویست هاوکاری بکەیت لەبەرەوەی ئەو ئەگەر تاوان سزا بدرێ وەکو تاوانبارێک حکمە درێ و ماوەیەکە چێتە زیندانە لە کاتێکە ئەو زەحیەکی تری ئەم کۆمەلگایە لە ڕاستیە و تاوانی بەرامبەر کراوە و مستحقی ئەوە نییە بچێتە زیندانە ئەو کەسە مستحقە بچێتە زیندانەوە کە استغلالی کردووە کە کڕیوێتی کە فرۆشتوێتی کە بازرگانی بەم کەسەوە کردووە کە ئەم دیوە نابێنێت لە ڕاستیە کە لێرە علامەتی پرسیاری زۆر لەسەر یاسای سزادانی عێراقیش هەیە و لە ماوەی پێشوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پرۆژە یاسایەکیان ئامادە کرد لە پەرلەمان بە ناوی پرۆژە یاسای لەشفرۆشی بەبەستی هەموارکردنەوەی ئەو یاسا عێراقیانە کە بوو بەداخەوە ڕەت کرایەوە لایەن زۆرینەی پەرلەمانەوە ڕەت کرایەوە کە ئومێدەوارین هەوڵ بەنجارێکی بیخەنەوە بەردەست لەبەرەوەی ئەهەمیەتی زۆر ئەو یاسایە چونکە زۆر بە ئاسانی ئەو کەسانی کە تاوانەکە ئەکەن و بەشدارن لەو تاوانەیە کە پیاوانن ئەیکڕن زۆر بە ئاسانی بۆی دەرەچن و لە ڕووی یاسایەوە سزا نادرێن لە کاتێکە ئەو بازارەکە دروستەکە و ئەو کەسە کە خۆشی قوربان لە شوێنێکی کەوە کڕین و فرۆشتنی پێوە کراوە بەڵام لێرەوە ئەو کەسێک کە هەڵەسێ بە بەشێکی تری تاوانەکە لە ڕووی یاسایەوە سزا نادرێت ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان ئەو کەسانی کە توانیمانە بیان بینین لە ڕێگای زیندانەکانەوە بیاخود شەڵدەرەکانەوە لە ڕووی یاساییەوە هاوکاری کراوە کە بتوانین دیفاعی پێویستی لێ بکەین و قەناعەت بە دادگا بکەین کە ئەم کەسە تاوانبار نییە بگرە تاوانی لێکراوە و ئەم کەسە پێویستە چاکسازی بۆ بکرێ و بخرێتە سەر ژیانێکی ئارام و لەو باندە دەربێنرێ جایا سوالکردن بێ بە زۆر ئیش پێکردن بیا خۆت لە مەسەلە لەشفرۆشی بێ دیارە هەمووی لە لەشفرۆشیانە بۆ نمونونەکانی کە ئێمە بینیمانە زۆری نمونونەکان چینیان زۆری حاڵەتەکان کە ئێوە ئەیان بینن بەشێکی زۆریان ئەوەی کە ئێمە تا ئێستاوەکو ژنان مامەڵەمان لەگەڵ کردو بەشێکیان ئەوانە بوون کە لەش فرۆشیان پێکراوە بەشێکیان ئەوانە بوون کە کرێکاری بیانی بوون بە زۆر کاریان پێکراوە و هەروەها لەو بێنەشا بێگومان ژمارێک لە مناڵ هەیە کە باز لە ژنەکەین مینە بڵین باشترە لەبەرەوەی بەشێکی زۆریان مناڵن گەورە نین کە بە پێی پێناسێنەوە دەوڵەتێکەش بە هیچ شێوەیەک مناڵ نابێ بچێت ئەو چوارچێوەیەوە و هیچ جۆرێک ڕەزامەندی مناڵ دەور نابین لەو حاڵەتەیە چکە لەگەڵ ڕێزما زۆرێک لە یاساناسان یاخود مبەڕێر بەوە هێنەوە کە کەسە بە ڕەزامەندی خۆی و کاراکە بە پێی پێناسێنەوە دەوڵەتێکە ڕەزامەندبوونی مناڵ لەو مەسەلەیە هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێ ئەو کەسە لە سەداسەد قوربانی بازرگانی ئەگەر بێت و بژڵێ خۆم چوومەتە ئەو مەسەلەیەوە تەنانەت ئەگەر ئافرەتێک بیاوێ کاری لەش فرۆشی بکە بە پێناسێنەوە دەوڵەتێکە بەڵام لە پشتیەوە مەبەستێک هەبێ بۆ بازرگانی پێوەکردنی ئەوژە چێتە چوارچێی بازرگانی پێوەکردنەوە ئەگەر بێت و گروپێکی ڕێکخراوم کاری کردبێ ئەم کەسانە لە ڕووی دەرونیەوە زۆر پێویستیان بە هاوکاریە لە ڕووی کۆمەڵایەتی و پێویستیان بە هاوکاریە هاوکاری یەکەم ئەوەیە کە چۆن تۆ بتوانیت دەرفەتێکی کا بیتەوە بەم کەسانە ژیانیان بۆ دروستکەیتەوە بتوانانی کاریان پێبێ بتوانانی لە شوێنێکە بیان پارێزی کە خەڵک دەستیان پێنەگا ئیستیغلالیان نەکەنەوە ئەو باندانە ئەو گروپانە ئەو کۆمپانیانە دەستیان پێنەگا ئیستیغلالیان بکەنەوە جارێکی تر ئەمە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەم ئەوەیە ئەم کەسان چۆن لە ڕووی دەرونیە و تەهیلەکەیتەوە ئەیان شیاندنیان بۆ کەیت ئارامیان نەکەیتەوە ئێمە تا ئێستا شێڵتەرمان نیە لە ڕاستیە لە کوردستانیشە شێڵتەری تایبەت نییە و ئەو ژنانش کە بەو چوارچێوەیە
بڵێن لەو چوارچەوەیە ئەگیرێن ئەگەر بێت و استغلال کرابن لە ڕووی ئیشکردنەوە شێڵتەرەکان ئەیانگرنە خۆیان بەڵام ئەگەر بێت و لە ڕووی جنسیەوە لە فرۆشی پێوە کرابێت بە تایبەت ئەگەر مناڵ نەبێت شێڵتەرەکانی کە هەیە نایانگرنە خۆیان لەبەرەوەی ئەڵێن خصوصەتی شێڵتەرەکان کامانش حەقی خۆیان لە ڕاستیە نامانەوە ژنانی توندوتیژیان بەرامبەر کراوە تێکەڵ بن لەگەڵ ئافرەتانی کە لەش فرۆشیان پێکراوە کەمەش حەقێکی و شەڵتەرەیە بەڵام بەداخەوە لە پاڵەوە هیچ شێڵتەرێک نییە کە ئەم ژنانە بگرێتە خۆ ماوەکەیان لیا لە زیندان بەسرە بن یا زۆر بە ئاسانی کەسێک کەفالەتیان بۆکە و یان باتەوە ناو نەفسی بند و جارێکی تر استقلالیان نکاتەوە. باشە دوایە گەڕێمەوە سەر بەشێکی تری لەو لە تێکەڵکردنی ئەوەی کەوا هەندێکیان کە لەژێر خانەی تونند و تیژیە پۆلی نەکرێنوانشی هەر لەش فرۆشی ئەو جارێکی کە حەزەکەم پرسیارێکی تر لێ بکەمەوە بەڵام سەرەتا لە پێشاچمە لای ڕێزان خان هەڵبەتە باست لەوە کردکەوە قوربانەکان پێویستیان بە مامەڵی یاساییە و ئێوە بیرتان کردوتەوە چۆن مامەڵیان لەگەڵا بکەن و بەڵام تەنانەت بکەرەکانیش بۆ خۆیان ینی بیرتان لەوە نەکردوتەوە ئەگەر تۆ کۆمەلگا بتوانێ بکەرەکان بدۆزێتەوە و بکەرەکان با بڵێن جگەل لەوەی بە سزای یاساییان بگەێنێ بەڵام مامەڵەی تریشیان لەگەڵا بکرێ بۆ ئەوەی تەهیل ببنەوە لە ناو کۆمەلگا و بەم کارانە هەڵنەستنەوە جارێکی تر ئێوە لە ڕووی یاساییەوە بەشێکتان لە کارەکانتان یا لە پرۆژەکانتان ئاراستەی بکەرەکان نەکردووە. ئێمە کاتێک کە باس لە خۆمان بکەین وەکو پرۆژەی خۆمان کاتێک کە کەیسێک ڕوبەڕووی ئەمە ئەم دیاردەیە بێتەوە ئەچێتە ناو دادگا و لە دادگاوەرێگەین لە دادگا بێگومان وەکو باسم کرد ئەو جوهدەی ئێمە کە سەرفیەکەین من تەنها دوو نمونەی بچووکە هێنمەوە لەلایەن دوو دادوەری بەڕێزەوە نمونەیەکیان بە هەردوو دوو کەیسمان بم هەبوو بە هەمان شێوە بەس لە دوو شاری جیا 14 ساڵ بوون کە خۆم پارێزەری ئەو کەیسە بووم دوای کە باسی ژیانی ئەم کەیسە کرا کە چۆن لە یەکەم جار براوەتە دەرەوە حتا یەکەم جار بە خەتف برا بوو ئەمانە براون شارەکانی پێکراوە دوای استیغلال کراوە دوای تر بۆ ماوەی 15 ڕۆژ بە 20 وەرەقە لە لای کەسێک بووە تەمان ئەم شتانە هەموو ئەڵێ ئەم کچەکە باسەکە مناڵێکی 14 ساڵ باسیەکە ڕاستە هەموو ئەم شتانە ڕوویاوە لە حیاتیا بەڵام وەکو خۆی دلیلێکی پێ نییە هیچی پێ نییە لە ناو دادگاکانی ئێمە ئەبێ بەڵگەی کە یاسایەکەت هەیە بە ناوی ئەمە یاسای سزادان لێرە تۆ بێ دلیلت هەبێ کە گرنگترین شتە کە ئەم جەرایمانش کە پەیوەندی بە خاصەتەن اختصاباتە ئەو جەرایمانێکی پەیوەندی بە جەرائمی جنسی و ئەوانە بێت گرنگە کە تۆ هەتا لە کاتی ئەم جەرائمانە کە چۆن ئەبێ پشکنینی پزیشکی بۆ بکرێ کە چۆن جێگاکە هەموو ئەو شوێنانە فحسکرێ ئەمانە هیچی نییە تۆ هیچی وجودی نییە لە وجودی ئەمانەیە کاتێک ئەم کەیسە دێتە بەردەمی دادوەرێک تۆ تەنها ئەو پارێزەرە هەیە ئەو پارێزەرەی چۆن باز لە ژیانی ئەم کەیساکە ئەوە شەکەوێتە سەر چونکە دادن وەکو پێم وتی تۆ یاسایەکت نییە لە ئەساسە ئەمە تاوان لێکراوە واتە مادەم تاوان لێکراوە سکاڵاکارە پێویستە بەوەی کە دادوەر بگەڕێ بە دوای تۆمەتباری یەکەماواتەوە بە دوای ئەو باندەیە و هەروە بگەڕێت چۆن تعویزێکی باش بۆ ئەم کچە دابنێەوە چۆن خانەیەکی بۆ دابنێت چۆن وەکو بەڕێزیشتان ئاگادار لە وڵاتی ئێمەیە کە کاتێک کەیسێک تووشی حاڵەتێکی وا بێ مناڵک یەکەم شت خێزانی وەری ناگرێتەوە چونکە لەبەرەوەی واعتیبارەکە مناڵەکەی تازە لەش فرۆشی کردو ناڵێ مناڵێکە دەوروبەرەکە ناڵێ مناڵێکە ئەمە هاتوۆتە بەردەمی دادوەر تۆ ئەم هەموو ئەم کێشانە بازەکەی من بە یەکێک لە کێشەکانمەوەی کە باوکی کەیسەکەش وەستا بوو کە کاتێک قسەکانی بۆ دادوەرە کرد بڕوان پێ بکە و دادوەرەکە وتەکانی ئەوت من کچەکە قسەکەیە کرد ئەنی وەها سەیری منیشی ئەکرد کە منیشێکە بەم شتێکی زۆر ناشرینم کردێنێک ئەو مناڵە ئەوەندە بە قورسی سەیری ئەو مناڵی ئەکرد ینی ئەوەندە بە ناشرینی پرسیارەکانی لێ ئەکرد ینی ئەمە قورسایەکی زۆرە بۆ دادوەرێک کە یاسایەکی زۆر باشی لە بەردەما هەیە ئەتوانێ مامەڵەیەکی زۆر جوان بەو یاسایی خۆی بکات پێویست ناکە محاسبەی شخصی بکات چکە یاسای لە بەردەستە بەڵام لەگەڵ ئەوەیە حەق بەخۆیەیە کە محاسبەیەکی ناشرینیشی بکە دواتر کە باوکەکەی یەتە بەردەمی کچەکە زۆر ئەترسا زۆرم داوا لە دادوەر کردوتم لەبەرەوەی مناڵەکە ئەترسێ لە باوکی ڕۆشتۆتن تەبەن ئەم ڕای کردو لە ناو شەڵتەرێکە لە ناو شەڵتەریشانە بوو تەنان لە سجن بوو لەبەرەوەی کە تۆمەتبارە و بە تۆهمەیەکی قورس ڕاگیراوە باوکەکەی وەسات چەند داوام لێ کرد بە هەمان شێوە کە داواکاری بەڕێز داواکاری گشتیش لێە بۆیش بە هەمان شێوەی ئەگەر بترسایە و ئیشانی ناکرد
ئەمە زۆر قورسە تۆ کە تێنەگەی لە کاتێکا کە مناڵەکەی پێویستە ئەو باوکە بە هەموو جوهدێک حیمایی ئەم مناڵی بکات چکە ئەم مناڵە هیچ کارێکی قورسی خۆی نەیکردووە دەسەڵاتی خۆی تیانە بووە براوە ینی من باس لەوانە کەم کە ئەم قورسی ئەوەی کە دادوەر حکومێکی قورسی ئەیە تۆ دوای ئەوەی تەمیزی ئەەکەی تۆگاتە بە هەمان شێواگەڕێتەوە بە هەمان شێوە دادوەریشمان هەبووە کاتێک ئەمانەی بەعتیبار وەرگتەوە مەکەوتۆتە سەر عەدل و عەدالەتی دادوەرەکە خۆی کە چەند وەریگرتەوە چکە غیابی یاسا هەیە هاتۆتە ژێر ڕکێفی یاسایەکی ترا چۆن لە ژێر ڕکێفی یاساکەی تر کە شتێک هەیە بە ناوی ئیکراهەوە ئەتیباری بۆ ئیکراه کردووە لەسەر ئەم مناڵە واتە بە زۆر پێکردنی ئەو کارە لەم ئیکراه هەیە وا ئەتیباری کردووە کە کردوێتی بە ئیفراجی کردو لەو کەیسە و دواتر دوای تقریبان سێ مانگێکی پێچوە تەنانەت لەم کەیسەی منیشە کاتێ داواکاری گشتی پێیزانێت کە مدەی تەمیز و ئەوانەی هەموو بەسەر چۆ هەستاوە تەمیزی کردوێتی ئەساسەن ئەم کەیسە خۆی متتەهم بووە چۆن دادوەرێک ئەم غەڵەتە گەورەی کردووە ئەم کچی کردو ئیفراج کردو کە من قسەم لەگەڵا کرد ئەوەی تۆرە سەیری ڕوکنەکانی بکە ئەمە نا ئەمەم تۆ ئەم قسانە بۆچی بۆ من باسەکە یاسایەکە هەیە تۆ هەتا یاسایەکە نەبێ ناتوانانی تۆ باز لە کێشەیەک بکە یاساکەن مادەم یاسامنێ من ئەیان خەمەژێ ڕکێفی ئەم یاسانە ئەم یاسانش وەکوتم بە تۆمەتباردانێ بە تۆمەتباریش بەم قورسیە کە زۆربەی کاتەکان ئەو مناڵانت کە ئیخەیتە ناو سجن حکم ئەیریە 6 مانگێک دوایی جێگەیەکی نێ بچێتە ناوی من چەنەها کەیسم هەیە هەتا ئێستا بۆ 2 ساڵە ئەوە تا لە ناو سژناماوەتوانێت کە بە شەرتێک کە مدەی خۆی 6 مانگە تا بێت جێگایەک نییە بۆی بێت چکە خێزان وەری ناگرێتەوە بەڵێ هەڵبەتە ئێمە ئەوەی کە لەبەر چاوی یاسایە تۆمەتبارە لە چاوی ئێوە و ئێمەیە قوربانەکەیە لە ڕاستیەکەیە اینجا مامۆستا لە وڵاتانی ئەوروپا لە زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپا بە تایبەت ئەوەی من زۆر با بڵێن زانیاریم لەسەری هەبێ لە وڵاتی هۆڵندا یاسای تایبەتیان هەیە کە کاری بازرگانی کردن بە مرۆڤ بە تایبەت ئێمە ئەم ئێستا لەبەرەوەی زەقترین حاڵەتی بازرگانی کردن بە لەشی ژنە و لەش فرۆشیەوەیە لەوێ یاسایان داناوە چونکە گەیشتونەتەوە قەناعەتەی ئەو کەوا ئەم دیاردەیە بنبڕ نابێت چونکە کۆنتترین پیشەیە لە هەموو مێژووە لە کۆنتترین پیشەیە لە مێژووە ینی ئێوە باوەڕتان وایە ئەم دیاردەیە بنبڕ نەبێت ئایا دین ئەتوانێت ئەو ڕۆڵە بگێڕێ لە کۆمەلگایە بۆ بنبڕکردنی ئەم دیاردەیان ئەتوانین ئێمە بە یاساڕێکی خینوکو ئەو وڵاتانە بگوان خودی خۆی هۆڵندا یەکێکە لە وڵاتانی کە هەر لە مێژووەوانێ لە دێر زمانەوانێ ئەو کارەتیایە باوە زۆر جار لە وڵاتەکانی ترەوە لە ئیسپانیا و بەرە هۆڵندا یەکێک لە شوێنانەی کە زۆر تیجارە دەکرێت بە کۆیلەوە لە شوێنەکانی دیکەتی شەوک و دانیمارک کە لە ساڵ 1990 نێزیکەی فرۆشتن بە ئافرەتان 1500 ژمارە بوو نەفەر بوون بەڵام دواتر بوو بە 6000 نەفەر لە 10 ساڵ دوای ئەوەدا هەر لەبەرەوە 23 ڕێکخراوەی مرۆڤی لە خودی دانیمارکە هەمویان ئیتفاقیان لە بینی خۆیاندا هەیە کە داکۆچی بکەن لەسەر نەهێشتنی کڕین و فرۆشتن و بازرگاریکردن بە مرۆڤەکانەوە و هەروەها لە سویدیش قەدەغە کراوە کەم لێرەدا پێما بێت یعنی لە وڵاتی ئێمە تا ئێسەکانەیە شتێکی وەهامان نەکراوە تیان تا ئێستا یاسایەک دانراوە لەوە چێ لەوە ئێمە لە پێش سویدە بین کاوان یاسای قەدەغەکردنەکەیان دانا بەڵام هێشتا ئێمە ئەو شتە وەکو ناوی لەژێر ناوی ئازادیا ماوەتەوە کامەجێ ئەسفێکی زۆر گەورەی بەڕاستی تیجارەتکردن بە ناویەوەی کەمە خاوەنی جەسەی خۆیەتی حتا فکری ئیسلامی زۆر بۆچوونێکی ئەوە جوانی پێ حەق هەموو مرۆڤایەتی لەسەری بڕوە کەویژەوەی ئێمە خاوەنی جەستەی خۆمانین لە ڕووی ئیجابی و خزمەت پێشکەشکردندا نەک لە ڕووی شکاندن و کوشتن و بڕیندا خاوەنی جەسەی خۆم لەوەیە کە بۆی پەیدا بکەم نانێ بینۆشێ بەرگێ بیپۆشێ شوێنێ دایپۆشێ بەڵام لەوەیە خاوەنی جەسەی خۆم نیم کە بیکوژم کە پەنجەم ببڕم کە چاوی خۆم دەربێنم کە گورچی لەم بفرۆشم کە تەنانەت شەرەفی خۆم بفرۆشم ئەوە دەسڵاتی مندا نییە و خوای گەورە سبحانه وتعالى ئەوەی تایبەتمەندە بەخۆیەوە لەبەرەوە بێت لە سنووری بازنەی دروستی خۆمە من مامەڵە بکەم هەر لەبەرەوەشە کە بەڕاستی ئەم فکرە جوانەیە دەوێت بڵاوکێتەوە نەگەوەی وەڵا هەموو کەسێک زۆرجار لە قسەکانی خوشکە بەڕێزەشەوە دەرکەوت کە هەندێک جار دەڵێن ئەمە بۆ ئەمیشاکە یا ئەڵێ لەو کەیسەی مناجێ نابێت ئەمە کەسی تونوتیژیە بۆ لەوە تونوتیژتر هەیە کە بەرامبەر بە ئافەت بکەی بۆی کە اغتیصاب بکرێ بۆی کە جەستەی بفرۆشرێ کڕین و فرۆشتنی پێوە بکرێ قەنەعەت وایەکەەوە لوتکەی تنگوتیژیە چونکە شتێک بەهایەک نامێنێتەوە بەم ئافەتە بەڵام ئەڵێەوە کەیسەی تنگوتیژی نیە لەوە چێ بە ئازادی خۆی بووبێ مەسەلەیەکمان نییە ناوی ئازادی بێ لەوەدا کە ئیهانە بکرێ بە کەسێک لەوەیە کە شەرەفی کەسێک بشکێنرێ کە دەکرێت ئەو ئافەتە خێزانێک دروست بکە دنیایەک لە خۆشی و ئەویندارەتی تێدا بێ و دەکرێت منداڵێ پەروەردە بکە لە داهاتوە سەرۆکی وڵاتی بێت فەرقی چیە لەگەڵ ئافەتێکی دیکەی تردا و لەبەرەوە شتش کە ئاماژەی پێکرا بەڕاستی قەناعەتم وایە ئیسلام بنەبڕی کرد و فعلەن بە فعلی بنەبڕی کردووە ئێستاش لە وڵاتانی ئێمەدا کۆیلایەتی نەماوە ئێستا تا جاری تر لە ئەوروپاوە کۆیلایەتیێتەوە بۆ ئێمە
من بە کۆلایەتی زانم کاتێک کە تۆ ئافرەتە گێنی جلوبەرگێکەکەی بەبەریدا عەرزی بکات لەناو کۆمەڵی خەڵکا بێت و بڕوا ئەوە وەکو وایە ئەڵی بوو کە شوشەیەکە دادناوە و هەروەها کارپێکردن لە هەندێک شوێن و جێگە و ڕاگەاندنەکاندا کابێ ئافرەت جەستەی دەرخاکە دیعاکردن بۆ بنیاشتێ ئەمە تیجارەتکردن نیە بە ئافرەتەوە لە مجلەیەک بۆی بفرۆشیە چەند ڕسمێکی کەمپۆشاکی ئافرەتی پێوەکەن کەمانە هەمووی پێدەوتێت پرۆسەی بنایەنێن پرۆسەی بە کاڵاکردنی ئافرەتان هەمووانە بەشێکە تنگوتیژی بەزەوە مابوو کە بیڵێن بەڕاستی تەنها لە شریعەتی ئیسلامدا ئەو کەسەی کە ئەبێتە قوربانی چونکە یەکێک بابێکمان هەیە کە پێی دەوتێت بابی ئیکراه لە شریعەتی ئیسلامدا ئەو کەسەی کە زۆرەمرەی لێ دەکرێت بەمەرجێ تحققی ئەسبابەکانی بێوەگەوەی کە بڵێ ئەتکوژی نیاشتێکرد لە دەکەین ناچار بێ کارێک بکات لە شریعەتی ئیسلامە گوناهبار نییە لەبەرەوە بێ بزانین چێ دەستی هەیە لەوەی کە ئەم اختلاطی باسی ئافرەتێکی کە اختطاف کراوە ئافرەتێکی دیگەی تر بە زۆر براوە یا بە زۆر ئەبرێ لە ماڵە یا بە هۆی تەسەڕوفێکی خراپی ماڵ و خێزانەوە دەرەپەڕێنێتە دەرەوە لەبەرەوە نابێت بەم شێوازە تەنها سەیری ئەوە بکرێت ئەمە دافرەتێکی دایان پیسە یا ئافرەتێکەوەی ئەبێ دەوروبەرەکەی بکۆڵێتەوە ئەبێ بزان ئەسباب و مسببات چیە و ئەو شەژەڵێ مۆجارێکی تر بە زۆری لە وڵاتانی دەرەوە بەرپرسە گەورە و زلەکان و ملئەسوورەکانن لە پشتی تیجارەتکردن بافەتانەوە هەر لەبەرەوە ناتوانێت مامەڵیان لەگەڵدا بکرێت کە من پەناگرم بەخوا لە کوردستان ئاشتیوا ڕووبدا. بەڵێ مامۆستای گیان زۆر سپاس ئەچینە ناو بڕێکی کورت و دەگەڕێنەوە بۆ تەواوکردنی بابەتەکەمان.